لەگەڵ میوانەکانم دوایین گۆڕانکاری و لەکەوتەکانی ئەم جەنگە تاوتوێکی باش. من دوو میوانم هەیە وەک ڕۆژانی ڕابردوو دکتۆر دڵزار ساڵح شرۆڤەکاری تایبەتی کوردستان بەسچوار لە ستۆدیۆ لەگەڵمانە، هەروەها کێنێس تێمەرمان توێژەری باڵا لە پەیمانگای سیاسەتی ئەمریکا لە فلۆریدا ئەو لەگەڵمانە بێت. لە فلۆریداوە لەگەڵ بەڕێز تێمەرمان دەست پێ یەکەم. بەڕێز تێمەرمان ئەم کاتت باش کۆمەڵێک پێشهاتی نوێ هەیە، من حەزەکەم لەگەڵ بەڕێز تاقسەیان لەسەر بکەین. دیارترینیان قسەی جێ دی ڤانس جێگری سەرۆکی ئەمریکا بوو کە باس لەوەیەکە خۆمان لە زەلکاوی شەڕێکی درێژخایەن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەرنادەین. ئەم قسەیە لەم سەروبەندەیە کە شەڕ بەردەوامە مانای چییە؟ زۆر ڕوون و ئاشکرایە جێ دی ڤانس تاکە کەس نییە قسەی بکات. سەرۆک ترامپ هەمان قسەی کردووە هەر لە سەرەتای ئەو جەنگەکە هەڵگیرسا گوتی 4 بۆ 6 هەفتە دەخایەنێت. ئێستا ئێمە لە سەرەتای هەفتەی سێیەم داین، بۆیە ئەمە لە چوارچێوەی ئەو خشتەی کاتەیە کە دانرا ئێمە بەڕاشکاوی دەبینین لە هەواڵەکان چەندین ئامانج هێشتا بەتەواوی لەناو نەچوونە، بۆ نمونە موشک هاوێژەکان، درۆن هاوێژەکان، بۆیە کارێکی زۆر ماوە ئیسرائیل و ئەمریکا بیکەن. بەڵام هەندێک ئەمە بە دەرچەیەکە بەو شێوەیە کۆتایی پێبێنێ. بە هیچ شێوەیەک ئەمریکا ناتوانێت کۆتایی بۆ جەنگە بێنێت تا ئەو کاتەی ئەو هەڕەشەیە لەناو دەچێت، چ موشەکەکان بێ یان درۆنەکان، یانیش ئەو توانایانەی ئێران هەیەی بتوانێت گەڕووی هورموز دابخات و ڕێگری لە هاتوچۆی کەشتیەکان بکات. زۆر باش. هەر لە قسەکانە جێ دی ڤانس سەڵێت 3 هەفتەی سەختمان لە پێشە. مەبەستی چییە لەم قسەیە؟ ڕاستە ئەمە هەروە گوتم لە چوارچێوە خشتە کارەیە کە سەرۆک ترامپ لە سەرەتاوە باسی کرد 4 بۆ 6 هەفتە، واتە 3 هەفتەی تر بە تەواوی دەگەینە کۆتایی ئەو 6 هەفتەی باس کرا. لەو بڕوایەدا ئیدارەی حکوومەتی ئەمریکا هەر لە سەرەتاوە ئەمە بینیوە، لە سەرەتاوە لەمە تێگەیشتووە لەوانەیە هیوایان خواست بێت بە کوشتنی ڕێبەری باڵا بتوان ماوەی جەنگەکە کورت بکەنەوە، تیژیەکان کەمتر بکەنەوە، بەڵام ڕژێمی ئێران فەرماندەیی سەربازیەکەی خۆی بە ناوەندی نەماوە، بۆیە کوژرانی سەرکردایەتی ئەو کاریگەریەی نەبوو کە پلاندا ڕێژەرە جەنگیەکانی ئەمریکا بیریان لێ دەکردەوە. باش بەڕێز تێمەرمان من ئەگەڕێم وڵات بەس بابەتێکی نوێ هەواڵێکی نوێ هەیە ئەمەوێت ئاماژەی پێ بکەم کاویشەوەیە قەتەر داوای لە باڵیۆزی ئێران و هەموو تیمی دیبلۆماسی ئێران کردووە کە وڵاتی قەتەر بەجێ بهێڵن. ئەم پێشهاتە لە کاتێکایە کە وەک وتم کەمێک پێشکەسا هەندێک لە کێڵگەکانی وزە لە قەتەر کراونەتە ئامانج ئەم شەو وەک کاردانەوەیەک بەرامبەر بە ئامانجگرتنی کێڵگەی پێترۆکیمیاوی پارس لە ئێران کە ئێرانەوەی ڕاگەیان کە چەند وڵاتێکی ئاگادار کردبوویەوە لەوەی کە ئەوانیش لە بەرامبەرە ژمارەیەک لە دامەزراوەکانی وزە و کێڵگەکانی وزە لە ناوچەکەکەنە ئامانج و سعودیا قەتەر ئیماراتی لەم بابەتە ئاگادار کردووەتەوە وەک بەرپەرشدانەوەیەک بۆ ئەوەی ئەمڕۆ بەرامبەر بە ئێران کرامە پێشاتێکی نوێیە کە ڕەنگە بابەتەکە یان با بڵێن جەنگەکە بەرەو ئاڕاستە و ئەقارێکی دیکە ببات کە لێکەوتەکانی ڕەنگە لە ڕۆژانی داهاتووە دەربکەوێت. دووبارەیە یەکەمەوە کە قەتەر داوای لە باڵیۆزی ئێران و تیمی دیبلۆماسی ئێران کردووە. هەر ئێستا وڵاتەکە باشە بە دروستی داوا لە پاشکۆی سەربازی و ئەمنی باڵیۆزخانەی ئێرانەکات، بە دروستی ئەمە داواکاریەکەی قەتەرە. باشە زۆر باشە. ئێمە لە گفتوگۆکەمان بەردەوامە بین. بەڕێز تێمەرمان یعنی لە وتەبێژی کۆشتی سپی ئاماژەی بۆەوە کرد کە هێشتا لە چوارچێوەی ئەم جەنگەیە بژاردەی ناردنی هێزی زەمینی لەسەر مێزەکەی ترامپە. ئەگەری هەیە ترامپ بڕیاری ناردنی هێزی زەمینی بدات بۆ یەکلایکردنەوەی ئەم جەنگە؟
ئێمە 2500 سەربازی مەرینزمان لەسەر کەشتی USS تریپلی و چەند کەشتێکی دیکەی سەربازی هەیە دەنێردرێنە ناوچەکە لە دەریای باشووری چین دەنێردرێن. ئەوان زۆر بە باشی ڕاهێنانیان پێکراوە بۆ ئۆپەراسیۆنی تایبەت ڕاهێنانیان پێکراوە، دەزانن چۆن دەست بە سەر دامەزراوە نەوتیەکان دابگرن لە دوورگەی خارگ، دەزانن چۆن ئامانجە سەربازیەکان لە ئەبوو موسا یاخود دوورگەکانی دیکەی کەندای فارس کۆنتترۆل بکەن، چۆن دەستی بەسەردا بگرن. بەڵام لۆ بڕواایەدانیم هێرشێکی زەمینی فراوان ئەنجام بدرێ هەروەکەوەی لە عێراق لە 2003 ڕوویدا سەرۆک چەند جارێک ئەمەی دووپات کردەوە کە خۆی کاندید کرد بۆ پۆستی سەرۆکایەتی، گوتی ئێمە پەلکێژ ناکە بۆ جەنگێکی فراوان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەڵام ئەوی لەوانەیە ڕووبدات ئەوەیە هێزی تایبەتی ئەمریکی دەنێردرێنە ئێران، لەوانەیە بەنهێنی بنێردرێن تا ئۆپەراسیۆنی تایبەت ئەنجام بدەن. ئۆپەراسیۆنەکانیش زۆر بە وردی و بەڕێک و پێکی دەکرێن. باش لە ماوەی ڕابردوو ئەمریکا داوای لە ژمارەیەک وڵات کردبوو کە هاوکار بن بۆ کردنەوەی گەروی هورمز. هەموو لایەکە زانین داخستنی گەروی هورمز قەیرانێکی جیهانی بە تایبەتی لە بواری وزە خۆڵقاندووە. بەڵام ئەم وڵاتانە بەدەم داواکاریەکەی ترامپەوە نەهاتن. ئەمڕۆ مارک ڕۆتە سکرتێری ناتۆ ئاماژەی بەوە کردووە کە ئەبێت ئەم گەروە بکرێتەوە. پێت وایە ئەگەری هەیە ناتۆ بێتە ناو بابەتەکە بە تایبەتی بۆکردنەوەی گەروی هورمز؟ هیواخوازم کە سکرتێری گشتی مارک ڕووتە قەنەعات بە بەشێک لە ئەندامانی هاوپەیمانی ناتۆ بێنێت، چونکە پەیوەندێکی زۆر باشی لەگەڵ سەرۆک ترامپ هەیە. پێویستە ئەوەش بڵێم وڵاتانی وەک بەریتانیا و فەڕەنسا و ئیتالیا بە دیاریکراوی زۆر یارمەتی دەر نەبوونە وەک هاوپەیمانی ناتۆ، زۆر یارمەتی دەری ئەمریکا نەبوونە. بەراورد بە حکوومەتی هەرێمی کوردستان کەمتر یارمەتی ئێمەیان داوە. حکوومەتی هەرێمی کوردستان بە داواکاریەکی ئەمریکا ڕازی بووە بۆڕی نەوت بکرێتەوە تا نەوتی عێراق بەوێ هەناردەی بەندەری جەیهان بکرێت. ئەمە 3 ساڵەوەشتە ڕووی نەداوە بەهۆی ئەو ناکۆکەین لە نێوان هەولێر و بەغدا هەبوو. بۆیە بۆ من جێگەی سەرسوورمانە کە هەولێر حکوومەتی هەرێمی کوردستان لە هەولێر هاوپەیمانێکی متمانە پێکراوترە بۆ ئەمریکا بەراورد بە هاوپەیمانانمان لە ناتۆ کە 70 ساڵە ئێمە هاوپەیمانین. باش ئەی سەبارەت بە وڵاتانەی بەدەم داواکاریەکەی ترامپەوە نەهاتن چی؟ سەرۆک گوتی تەنیا نیوەی قسەکەشی بەدڵنیاییەوە بۆ پێکەنیم بوو. گوتی فەڕەنسا و ئیتالیا و بەریتانیا و ئەڵمانیا وڵاتانی ئەوروپا ئەوان پشت بە نەوتی هەناردەکراو لە ڕێی گەروی هورمزەوە دەبەستن. ئەگەر یارمەتی دەرنەبن لە کرانەوەی ئەو گەروە هەروەک دەزانن لەوانەیە هەر جێیان بێڵین خۆیان کێشەکەیان چارەسەر بکەن. گوتین باوەڕ ناکەم ئەم شەڕوودا. سەرۆک دڵخۆش نییە بەو هەڵس و کەوتەیان. هەروەک گوتم پیرۆزبایی لە حکوومەتەکە ئێوە دەکەم، پیرۆزبایی لە سەرۆک بارزانی و سەرۆک وەزیرانی ئێوە دەکەم بۆ هەردووکیان کە بڕیارێکی سەختیاندا تا ڕێگە بدەن 250,000 بەرمیل نەوتی عێراق لە ڕێگەی بۆڕیەوە هەناردە بکرێت کە ئەو بۆڕیەش داخرابوو بەهۆی ناکۆکی سیاسیەوە. ئەو بڕیارەی دایان بڕیارێکی سەخت بوو، دەستخۆشیان لێ دەکەم. زۆر باش. هەر لەسەر بابەتی وزە ئەگەر بمێنینەوە بەڕێز تێمەرمان، یعنی ئێوە زانن گەروی هورمز بۆ خۆی بووە تەقەیرانێکی گەورە لە بەردەم وزەی جیهانیا. بەڵام ئەمڕۆ پێشاتێکی نوێمان بینی، ئەویش بە ئامانجگرتنی کارگەی پەترۆکیمیاوی پارسە لە ئێران کە لێکەوتەی ئەمە وەک بەرپرسانی ئێرانیەڵێن زۆر خراپە بێت، چونکە ئەوانیش لە بەرامبەرە کێڵگە نەوتیەکان و دامەزراوەکانی وزە لە ناوچەکەیەکەن بە ئامانج، یعنی ئەمەیان ڕاگەیاندووە. ئەمە تا چەند قەیرانەکە قوڵتر دەکاتەوە؟
ئەمە کێشەیەکی گەورەیە تا ئەو کاتە ئێرانیەکان توانایان هەبێ هێرش بکەنە سەر کارگە پەترۆکیمیاییەکان یاخود دامەزراوە نەوتیەکان وەک هەڕەشێک دەمێننەوە لەسەر ناوچەکە و لەسەر زیانیش ئەوەی ئێرانیەکان دەیکەن هاوشەوی سامسونەك لە ئینجیل کە باز دەکرێت ئەوان دەیانوێ ماڵەکە بەسەر خۆیاندا بڕوخێنن ئەمە کارێکە ئاماژەیە بۆ بێئومێدی دەزانن لە کۆتاییەکانیاندان دەزانن چارە نووسیان تاریکە ژیانیان وەکو ڕژێمێک بەردەوام نابێ بۆیە دانەوێ پشێوی لە وڵاتانی دراوسێ و ئابووری جیهانیش بنێنەوە لەو بڕواایدانیم بۆ ماوەیەکی زۆر ئەمایان بۆ بچێتە سەر چونکە ئەمریکا سەرکەوتوو دەبێت لە بامانچکردنی موشەکەکانیان و درۆنەکانیان و ڕاگررتنی هێرشەکانیشیان بەڵام بۆ ئێستا ئەمە زۆر هەڕەشەیەکی جددیە دەزانم دەیانوێت چی بکەن دەیانوێت هەموو جیهان باجی شەڕەکەیان بدات باجی پرۆگرامە موشەکی و ئەتۆمیەکەیان بدات زۆر باشە بەڕێز تێمەرمان من ئاماژەم بۆ کرد کە لە ستۆدیۆش من میوانێکم لەگەڵ میوانەکەی ستۆدیۆ نێگفتوگۆمانە بێت دواتر یەمەوە لای بەڕێستان دکتۆر دڵزار ساڵح شرۆڤەکاری تایبەتی کوردستان 24 سپاس بۆی وە پرۆژانی تر لێرە ئامادەی لەگەڵمان دکتۆر وەکە بینین ینی ئاماژە بۆکرا ئیسرائیل و ئەمریکا لە ماوەکانی ڕابردووە سیاسەتی بە ئامانجگرتنی سەرکردەکانی ئێرانیان گرتووەتە بەر و زۆرێک لە سەرکردەکانیان ینی بە ئامانج گرتووە و ئامانجەکەیان بەدی هێناوە ئەمە تا چەند بووەتە هۆکارێ بۆ ئەوەی ئەیانەوێت ئەمریکا و ئیسرائیل یانەوێت لە پەکخستنی بەڕێوەبردنی دەوڵەت لە ئێرانە بەدەستی بێنن بەدەست هاتووە خۆی لە ڕاستیدا تاکو ئێستا توانیانە سەرکەوتوو بوون هەرچەندە ئەمریکا و ئیسرائیل زۆر سەرکەوتوو بوون لە لێدانی سەرکردە باڵاکانی ئێران هەر لە ڕابەری کۆماری ئیسلامی بگرێت تا دوایینیان ئەمڕۆ کە وەزیری ئیطلاعاتی ئێرانی بۆ حوسێن خەتیب ئەم لێدانانە لێدانی زۆر زەرگ بڕ و کوشندنە یعنی ئەوانە بۆشاییەکی سیاسی و ئەمنی دروست دەکەن زۆر بە ئاسانی شوێنیان پڕ ناکرێتەوە لە کاتی ئێستادا بەڵام لەگەڵ ئەوەشدا دامەزراوەی ئێران یاخود وڵاتی ئێران ئێمە دەبێت ئەوەی کە وێنایەکەی بۆ بینەران و بۆ هەموو خەڵک ڕوون بکەینەوە ئێران لە دوو بەشی جیاواز پێک دێت دەوڵەتی ئاسایی و دەوڵەتی قوڵ دەوڵەتی قوڵ پێگەیەکی زۆر فراوان و زۆر ڕێکخراوی هەیە لە چەندین دامەزراوەی ڕێکخراو پێکاتەوە بۆیە تاکوی ئێستا توانیویانە بەشێکی سەرەکی لە فەرماندە باڵاکانی ناو دەوڵەتی قوڵ لە ناوبەرن بەڵام لەگەڵ ئەوەشدا دەوڵەتی قوڵ بە تەواوی کۆتایی نهاتوە چونکە فەرمانوی شەڕ و بڕیاردانی ڕاگررتنی شەڕ و ئاشتی لە دەست ئەوانە نەک لە دەست حکوومەت بۆیە ئەگەر ئێمە سێری هێرش و پەلامارەکانی ئەمریکا و ئیسرائیل بکەین زیاتر ئەوانەی فەرماندەکانی دەوڵەتی قوڵ دەگرنە ئامانزنەک سەرکردەکانی حکوومەتی ئێرانی بۆیە ئەوەی کە هەیە لە ناو ئێراندا دەوڵەتی قوڵ وەکو شێوەیەکی هەڕەمی گرتووە کە لە سوێرەوانەوە ڕابەر هەیە یاخود ویلایەتی فەقی کە ئێستا مشتەبا خامەنایی و چەند هاوکارێک لەوێ کە لە دەوروبەرینە کە ئەوانش عەلی ئەکبەر ویلایەتی و سەعید جەلالینە ئەمانە هەر ئەوانە جیلی کۆنن واتەنەوەی کۆنن کە ئەوانە دامەزرێنەری ئێرانین جگە لە مشتەبا خامەنایی کوڕ کە شوێنگرەوەی باوچێتی ئەوانی تر هەمویان سەردەمی کۆنی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران واتە ئەوانە هەمان ئەو کەسانەنە کە نزیک بوونە لە ڕابەر و شوێن کەسانی باوەڕپێکراوی ڕابرن لە دوای ئەوان بازنەی دووەم دێتن کە بازنەی جێبەجێکردنە سوپا ئەوانە ئەرچی جێبەجێکردنیانێ یەک محەممەد باقریە کە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانە و لە دوای ئەویش حەلی ئەحمەدیانە ئەندازیاری کردە درۆنیەکان و جیۆپۆلیتیکە و محسن ڕەزایی ڕاوێژکاری باڵای ڕابەری کۆماری ئیسلامی ئێران ئەمە لە بازنەی دووەم کە بازنەی جێبەجێکردنە ئەوانە هەمویان نەوەی کۆنن لە ناو پێگەی سوپای پاسداران واتە نزیکترین کەس کە لە بەهێزترین دەسەڵات لە ناو وڵاتی ئێران کە لە حکوومەتیش بەهێزترە سوپای پاسدارانە ئەمە کە بازنەی جێبەجێکردن ئەوانە و بازنەی سێمیش کە بازنەی هەواڵگریە کە ئەوانە کە هەموو پێگە و پای هەواڵگریەکان دەگرێت ئەویش لە بە شێوەی هەڕەم دابش بۆتە خوارەوە کە هەم لە هەواڵگری سەربازی و ناوخۆی و دەرەوە هەمووی لە خۆی گرتووە کە ئیطلاحات و بەسیج و ئەمانە هەمووی خۆی لە ناو ئەو دەستگایە دەبینێتەوە لە دوای ئەوانش دامەزراوەی داراییە کە ئەوەی کە سەرچاوەی داهات بۆ ئەم سیستەمی بەڕێوەبردنە لە ئێران جێبەجێ دەکات بۆیە لە کاتی ئێستادا ئەوانە بەشێکیان
لە ڕێگای کردە سەربازەکانەوە ئەمریکا و ئیسرائیل سەرکەوتوو بنە بە تایبەتی ئیسرائیل زیاتر دایان کاتە ئامانج و ئەمەش بەڵگەی ئەوەیە کە توانی بێتی ئیسرائیل زۆر ورد بتوانێت ئەم سەرکردە باڵایەنە لەناو بەرێتن بەهۆی ئەو سیستەمە هەواڵگریە بەهێزەی کە توانیوێتی بیچێنێتن لەناو وڵاتی ئێراندا یەک سەرکردە باڵاکان لەناو بەرێتن بەڵام لەگەڵ ئەوەشدا تاکو ئێستا هەردوو وڵاتەکە نەگەیشتونەتە ئەو ئامانجەی کە بە تەواوەتی دەوڵەتی قولی ئێران لەناو بەرن ئەمەش وا دەکاتن حکوومەتی ئێرانی نەتوانێت بڕیار بدا نەتوانێت بچێتە ڕێککەوتن لەگەڵ ئەمریکا نەتوانێت کۆتایی بەجەنگ بێنێ و بڕیارەکانیشیان بە هەندوەر ناگیرێت ئەگەر ئێوە ئاگدار بن هەر ئەمڕۆ سەرۆک کۆماری ئێران دەنگۆیەک بڵاو بێەوە کە دەیویست دەست لە کار بچێشێتەوە ئەمەش بەڵگەیە لەسەر ئەوەی کە هەست لە ڕاو بۆچوونەکانی وەرناگیرێتن بۆیە تاکو ئەم دەوڵەتی قول مابێتن کە ماشن ئەمانە هەموو جیلی کۆنن سۆر دەتوانن سوپای پاسداران ئەوانە بە گەڕی دەخن و ڕەنگە پلانەکانی خۆیان ڕۆژانە بگۆڕن بەهۆی ئەوەی کە دەقە و سەحات یەک بە یەک لە سەرکردەکانیان لە ناو دەبدرێتن دەکرێتە ئاماج بەڵام لەگەڵ ئەوەشدا بەدەر نینە یاخود بە دوور نابن لە یاخود پارێزراو نابن لە ئامانجەکانی ئیسرائیل و ڕەنگە لە ڕۆژانی داهاتوو خەڵکانی تریش بکەونە بەر ئەو شاڵاوانەی کە ئەمریکا و ئیسرائیل کردیانێتە تا ئەوانە مابن کەواتە ئەمریکا و ئیسرائیل ناتوانن لەگەڵ حکوومەتی ئێرانی بچنە ڕێککەوتن ڕەنگە ئامانجی سەرەکی ئەمریکا و ئیسرائیل ئەوە بێتن دەوڵەتی قولی ئێران لە ناو بەرێتن بۆ ئەوەی تەنها حکوومەت بمێنێتەوە بتوانێت گفتگۆی ئاشتەواییان لەگەڵ بکات و کۆتایی بەجەنگ بێنێتن ڕەنگە ئەو سێ هەفتەی کە دیاریان کردبێ بۆ ئەو مەبەستە بێتن زۆر باش من دواتر ئەگەڕێم وڵات لەگەڵ ئێوە گفتوگۆمان زۆرە بێت دکتۆر لەسەرم بابەتە ئەگەڕێم وڵای بەڕێز تێمەرمان لە ئەمریکاوە لەگەڵمانە بەڕاست تێمەرمان ئێمە پێش چەند ڕۆژێک لەگەڵ شرۆڤەکاری تایبەتی کوردستان 24 لە ستۆدیۆ باسمان لە جیاوازی ئامانجەکانی ئەمریکا و ئیسرائیل کرد لەم جەنگەیە ئەمڕۆ ئەکسیۆس پێگەی ئەکسیۆس ئاشکرای کردووە کە جیاوازی قوڵ هەیە لە ئامانجەکانی ئەمریکا و ئیسرائیل لەم جەنگەیە ینی وردە جیاوازیەکانیش دەرەکەوێ هەرەوەی جێی دەیڤانس ئەمڕۆ وتوێتی خۆمان ناگلێنین لە زۆنگاوی شەڕەوە ڕەنگە هاوتەریب نەبێ لەگەڵ بۆچوونەکانی ئیسرائیل لە ناوچەکە. من پێی ناڵێم ناکۆکی ئەوەی لە نێوان ئیسرائیل و ئەمریکا هەیە چونکە ئەمە دەرخەری ئەوەیە لەوانەیە بیرروڕایان ئەگەر جیاواز بێیان ئامانجیان جیاواز بێ پێم وانە ئەمە ڕاست بێ ئەمە پێم وایە کارەکان یەکدی تەواو دەکەن سەرەتا ئەوان هێرشیان کردە سەر بەرگری ئاسمانی دواتر ئێمەش بەیەکەوە بە هەڵمەتێکی هاوبەش هێرشەکانمان ئەنجامدا بۆچی ئەوان لەسەر زەوی هەواڵگیری زیاتریان هەیە ئەوان بە تایبەتی بەم دواییانە چەندین درۆنیان ناردە سەر ئاسمانی تاران و شارەکانی تر چاودێری فەرماندەکانی پەسیج بکەن بۆ نمونە هێرش دەکەنە سەر فەرماندەکانی یەکە بچووکەکانی پەسیج ئەوان ترساون ئەمریکا و کارە ناکە لە ڕاستیدا ئێمە هەڵمەتە سەربازیەکانمان یاخود جەنگە استراتیژیە سەربازیەکەمان گەورەترە فراوانترە بەڵام ئیسرائیل زیاتر بە دوای ئامانجە سیاسیەکانەوەیە بۆ نمونە ئەوانەی کە هێزی سەرکوتکارن یاخود سەرکردەی سیاسین و فەرماندەی سەربازین دەیانەوێت بەو ڕێگەی ئیرادەیان بشکێنن هەر وەک دەزانن ئامرازێکی گەورە لە جەنگ تێکشکانی ئیرادەی بەرامبەرە چۆن بتوانن ئەو کارەش بکەن لە ڕێگەی خۆ بەدەستەوەدان ئەو کارە بکەن خۆیان بەدەستەوە دەدەن بینیمانە تا ئێستا خۆیان گونجاندووە ئیسرائیلەکان و کاریگەریەکی زۆریشان هەبووە لەسەر ئیرادەی ڕژێم تا بەرپەرج بداتەوە. زۆر باش بەڕێز کێنس تێمەرمان توێژەری باڵا لە پەیمانگای سیاسەتی ئەمریکای یەکەم لە فلۆریداوە لەگەڵ ئێمە بووی سپاس بۆ کاتەی بە ئێمەت بەخشی.